پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی رفقا بالقوارير. قوارير لە زمانی عەرەبیدا براکانم یعنی شوشەیەکی زۆر ناسک و نازدار. سەروەرمان فەرمووی چۆن مامەڵە ئەکەن لەگەڵ شوشەیەکی ناسک و نازداردا ناسکدا ئەبێ ئاواش بەو شێوازە مامەڵەکەن لەگەڵ خێزانەکانتانە، مامەڵەکەن لەگەڵ کچە، مامەڵەکەن لەگەڵ ئافرەتە. براکانم مەملەکەتی ئافرەت مەملەکەتێکە پڕە لە هەست و سۆز و حەنان. عاقڵ ئەو کەسەیە ژیر ئەو کەسەیە بتوانێ ئەو مەملەکەتە بکاتە مەملەکەتی خۆشەویستی و خۆشبەختی بۆ خۆی لە دنیادا. خۆشەویستەکانم بەڕاستی ئەوەی ئافرەت ئەیتوانێ بیکا ئێمە نایتوانین. تۆ ئیمڕۆ با خێزانت لە ماڵەوە نەبێ و بڕۆ ئافرەتێ بەکرێ بگرە و خزمەتی مناڵەکانت بکات، جلەکانت بۆ بشۆریە، بۆت ئوتو بکات کە ئەڕۆیتەوە ماڵێکی جوانی بۆت ڕازانوتەوە، مناڵێکی جوانی بۆت پەروەردە کردووە، ئەڕۆیتەوە ئەبێت چی بەرامبەر بەم ئافرەتە بکەی؟ جارێ لە ڕێوە بەخشیشی ئەدەیتە، دەست ئەەکەی بە گیرفان تا کرێکەی ئەدەیتە، زۆر زۆر سوپاسیشی ئەەکەی. فەکەیفە ئافرەتێ 24 سەعات چوار وەرزەی ساڵ تا تەمەنێک لەگەڵ تۆیە ڕەنگە 70 ساڵ 80 ساڵ لەگەڵ تۆیە بێ، بەردەوام لە خزمەتی خۆت و مناڵەکانتایە، بەردەوام میوان بە ڕووسپێتی بێ بەڕێیەکات. هەر کەسێ دێت بۆ ماڵەکەت معەزەز مکەڕەم بەڕێ ئەکات بێ ئەوەی کەوا تۆ 1 دینارش بدەیتە ئەم خێزانت. خۆشەویستەکانم ئافرەتێکی ساڵیحە و پاک و چاک گەورەترین نیعمەتی خوای پەروەردگارە بۆ پیاو. بەڵام ئێمە هەست بەم شتانە ناکەین. ئەزانی الدنيا متاع، دنیا براکانم بۆ خۆی خۆشیە، وخير متاعها المرأة الصالحة. لەناو هەموو خۆشیەکانی دنیا براکانم ئافرەتێکی چاکە. بەڵکو براکانم خوای پەروەردگار جیهانی ئافرەتان و ژنانی لەگەڵ پیاواندا بە گەورەترین جیهان ناو بردووە. گەورەترین پەیوەندی و پتەوترین پەیوەندی هەبێت لە بینی مرۆڤەکانە پیا و ژن لەگەڵ یەکتریە هەیەتی. هیچ پەیوەندیەک ناگا بە پەیوەندی ژن و پیاو. وأخذنا منكم ميثاقا غليظا. خوا فەرمێ ئافرەتان ئەو ڕۆژەی کەوا مارەی ئەبڕیت و ئەیهێنیتە ژێڕکێفی خۆتەوە، ئەیهێنیتە ماڵەکەی خۆتەوە، پەیمانێکی زۆر گەورەت داوە لەگەڵیا کە تو ببی بە باوک ئەو ببێ بە دایک، بە یەکەوە ماڵێک بە یەکەوە بنێن، بە یەکەوە مناڵ پەروەردە بکەن، بە یەکەوە خزمایەتی و دۆستایەتی و حەنان و سۆز و خۆشەویستی لەگەڵ یەکا بەرپا بکەن. ژن براکانم بۆ پیا و سوکنایە، ماڵە، حەپی دەرمانە. ئەگەر دڵت بێشێ ژنەکەت ساڕێژی ئەکات، بەڵام خۆمان هەستی پێ ناکەین. ومن آياته، یەک لە بەڵگە گەورەکانی خوای پەروەردگار بۆ تەواوی مرۆڤایەتی أن خلق لكم من أنفسكم أزواجا، لخوتان آفرتي خلق كردوا. أزاني براكانم بو لتسكنوا إليها. پیاو براکانم لە ئیش دێتەوە لە هیچ شوێنێک حەوانەوەی نییە و تێلی پێنج ئەستێرەی بۆ بگرن، کام ماڵ هەیە کام دیوەخان هەیە خۆش بێ و خواردنی باشی تەقدیم بکەن، ئیلا لە ماڵەکەی خۆیان نەبێ، لە پەنای خێزانیان نەبێ، سوکنایی دڵی نایەت. وجعل بينكم مودة ورحمة. هر أوش نبي براكانم خۆشەویستیکی کردوتە بینی ژن و پیاوە، ڕەحم و سۆزێکی کردوتە بینی ژن و پیاوە لە بینی هیچ کەسێکان نییە. تۆ ببینە براکانم پیاوی وایە پەکەوتەیە لە ماڵەوە، تووشی نەخۆشیەکی کوشندە بووە، ئەوەنە نەخۆشیەکەی قێزەونە، ئەوەنە نەخۆشیەکەی کوشندەیە، دوو لە ڕووی جەنابتان ڕەنگە خۆی تەڕکات، ڕەنگە نەتوانێ بڕوا سەر ئاو بکات، ئەوە خێزانێتی حەفازە و دایبی پێ هەڵەگرێت، ئەوە خێزانێتی بەردەوام بە مەڵحەم و باب دەرمان چارەسەری ئەکات. خوشکەکەت کە چەندێ لێت نزیکە کە لە یەک ڕەحم لە دایک بوونە، ئەوەی خێزانت بۆت ئەکا خوشکەکەت بۆت ناکات، ئەوەی خێزانت بۆت ئەکا دایکیشت بۆت ناکە. ها با معلوماتت هەبێت. وجعل بينكم مودة ورحمة. بینیتە کە ئەمری براکانم هیچ کەسێ بۆی نییە، جائیز نییە بۆی جلت بۆ بپۆشێ و ڕەشت بۆ بپۆشێت تەنها خێزانت نەبێت، چونکەم ئەو مەودە و ڕەحمەیە لە بینتانە، ئەو خۆشەویستیە خوای پەروەردگار وای لێکات تەئسیر لە خێزانەکەت بکات. ژن بۆ پیا و براکانم لیباسە، پەردەیە، بەخوا دەرمانی دڵە. هن لباس لكم وأنتم لباس لهن. بۆیە براکانم هونەر و ئەتەکێتی خێزانداری هەموو کەسێک نایزانێ، بۆیە کۆمەڵگا زۆر جا بەرەو هەڵدێران ئەچێ، بەرەو لە ناوچوون ئەچێت.
چۆن ئێمە مافمان هەیە بەسەر خێزانەکانمانەوە ئەوانش مافیان هەیە بەسەر ئێمەوە ولهن مثل الذي عليهن بالمعروف ئێمە چۆن حەقمان هەیە بەسەریانە ئەوانش حەقیان هەیە بەسەر ئێمە براکانم تۆی پیاو تۆی خاوەن خێزان باشترین شت بۆ تۆ ئەوەیە بزانی هونەر و ئەتەکێتی خێزانداری پێک بێنیت بتوانی خێزانت خۆشبەخت کەیت خۆشەویستیەکی دنیا و مەملەکەتێکی دنیا لە خۆشەویستی بدەی بە خێزانت مافەکانی پێشێل نەکەیت بەڵکو ڕێگە نەدەی بە شەیطان کە لێنی و ناخۆشی بکاتە بینی خۆت و خێزانتەوە چکەم براکانم گەورەترین مەهامی شەیطان ئەوەیە دوو ئینسان ژن و پیاوێ لە یەک بکات بینیان تێک بات يفرقون بين المرء وزوجه ئیشیان ئەوەیە بینی ژن و پیاو تێک بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیبلیس کۆشکەکەی لەسەر ئاوە يضع عرشه على الماء کە ڕۆژی لێ دێت ئیبلیس هەچی جوندیەکانی هەیە بەڵاوی پێکە ئەڵێ بگەڕێن مرۆڤەکان سەر لێ شێوا بکەن دانەیەکیان دێتەوە ئەڵێ من فعلت كذا وكذا وام کرد ئەسڵەن ئەڵێ زینام کرد بە فڵان کەس نەزەرم کرد بە فڵان کەس توانیتم فێڵ و فڕوفێڵی بکەم ئەڵێ ما صنعت شيئا هیچت نەکردووە تاکم دانەیەکی زۆر بە قوتیان دێ ئەڵێ ما تركته حتى فرقت بينه وبين امرأته چوومە بینی دەستی ژن و پیاوێکەوە وازم لێیان نەهێنا کێشەم بۆیان دروست کرد خوتوکەیانم دا تا وای لێ هات لە یەکتری جیاوە بوون پیاوە کە ئەم ژنەی تەلاقدا فيدنيه منه إبليس أم شيطان لخوي نزيك كاتوا عليه نعمة أنت بياو هبية جندي هبية وسرباس هبية تويت شيطان أو أنا في خوش براكانم عائلة بترازي ليكتري بوي براكانم زور جرينجا إما مسلمانين إما نوي بيغمري خواين صلى الله عليه وسلم خيركم لأهله با بيروكين با إما سرمشق بين بوها مولاتا كان والله عيبة واللاتي كقبلي مسلماناني ليا واللاتي سعودية براكانم ليك صال دا 53,000 عائلة ليكتري بترازيت أي بو إيما خيبتو بو إيما لو مي غرب بكين واللاتي سي شاري تيايا أم هريمي كردستاني خومانا صالني آماركان 5,000 بو 6,000 عائلة ليكتري اترازيت لكاتي كابراكانم إيما أروين الداواي كشيا 1,000 دسمات موشيتي يكين چەنەها شێخ و مەلا ئەبین چەنەها خەڵک ڕائەس پێرین تا ئەم چەمان ئەدەنێ تا ببین بە زاوایان یەک دنیا مەسلەفی تیاکەین دوایی لەولاوە لە بەسیطترین کێشە ئێمە ئەم ژنە تەلاق ئەدەین نابراکانم ڕفقا بالقوارير ئەبێ لەگەڵ شوشەیە چۆن هەڵس و کەوت ئەەکەیت چەند بە حەزەرەوە مامەڵەی لەگەڵاکەی بۆ ئەوی نەشکێت ئەبێ لەگەڵ خێزانەکەش تا ئاوا مامەڵەکەی تا دڵی نەشکێت تا مناڵەکانت سەرگەردان نەبێت